نزیک دەبینەوە لە مانگی ئادار کە بەشێک لە بۆ ناخۆش و ناخۆشەکان کەوتونەتە مانگی ئادار. بەڵام کەمترین خەڵک دەبینی بۆ کڕینی جلوبەرگی کوردی ڕوو لە بازار و دوکانەکان بکەن. ساڵی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکی لە ماڵەکانیان مانەوە و هیچ مەراسیمێک بەڕێوە نەچوو. بۆ ئەم ساڵیش ترسیان لە بڵاوبوونەوەی کۆرۆنای نوێ هەیە و ئامادەکاریان نەکردووە. لە قیمەی بازار و ئیشی ئێمە بکەرنتینە ڕوویا ڕێک 14 سێ و 15 سێ بوو شتێکی زۆرمان هێنا بڵین ئەشیایی زۆرمانێنا بۆ بەهار و بۆ بڵین دەمە و نۆرۆز هیچ هەمووی مایۆ کەس نەیکڕی ئەوەیشی کڕی هەر لە ماڵەوە داینا ئیسفادەی لێ نەکردنایەتە دەرۆ حەقت بە عام هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی ئێمەی کە ئیشی ئێمەکە ئیشی جلی کوردی و کوتاڵەکە زەرێکی زۆری کرد شتەکانی بۆ مایۆ زۆربەی مۆدێلیش هاو بەسەریا ئیمساڵ بۆی نافرۆشێت بڕۆ ناکەم ئەو کەسانی کە شتیان هێنا بوو پاروانە لە سابیستیشان لێ فرۆشت بێ ئەم ساڵیش بە هەمان شێوە لەوە دەوری 15 ڕۆژ هەمە ئێوەیە کە کەرەنتینە بکرێتەوە و کۆرۆنای تازە هات بێ خەڵک هەر ئەترسێ زۆر کە شتەکە کڕێ لای مەڵەوە لای دڵنیانیم لە بەرێکەم. هەموو جۆرە جلوبەرگێکی کوردی پیاوان و ئافرەتان بە چەندین مۆدێلەوە هێنراونەتە بازار. بەڵام زۆرفرۆشیان نییە و ئەم دوکاندارەش دەڵێت ساڵی پار زیانێکی زۆرمان کردووە بەڵام ئێمە هەر ئامادەکاری خۆمان کردو و جلوبەرگمان هێناوە. ساڵ هەموو شتێکمان هێنا و ئامادەکاری مەگرۆ بۆ جەژنی نۆرۆز بەس هەستەکەین هەر لە سەرەتای بڵین ئەو فەسڵی کە ئێمە خۆمانی بۆ حازرەکەین سیستێ بە بازارەوە دیارە کەسێکی پێوە دیارە بەس ئێمە وا هەسەکەین تۆزی ژلۆچێ زوو بێ هین ئەم شەپۆلی سەرماکە هاتوو لە مانگی دووە احتیمال لەوەش تەسیری هەبێ خۆی ئامادەکاری کراوە ئێمە خۆمانکە ئیشی شاڵ و ئیشی فۆنکلۆری کوردیەکە نەموو لە دوکانەکە بینن جەنابتان هەموو شتێکمان حازر کردو و هەموو شتەکانمان بەڕێکوێکی ئامادەی بۆ نەورۆز. ساڵی ڕابردوو لە سەرەتای مانگی ئادارەوە کەرەنتینەی سەرتاسەری ڕاگەیەنرا و بۆ هۆیەوە سەرجەمبۆنە و یادەکانی تایبەت بۆ مانگەش ڕاگیران. هاوڵاتیان بەهۆی ئەوەی ڕێگری لە چوونە دەرەوەیان دەکرا جلوبەرگی کوردیان لەبەر نەکرد و هەندێکیشیان نەیان دەکڕی. ئەم ساڵیش بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنای گۆڕا و تۆمارکردنی چەندین حاڵەت لە هەرێمی کوردستان دووبارە مەترسی ئەوە هەیە کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەنرێت. هەر بۆیە کەمترین هاوڵاتی ڕوو لە بازار دەکات بۆ کڕینی جلوبەرگی کوردی نوێ. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە.